گەنجێکی دانیشتووی قەزای کفری ماوەی زیاتر لە 10 ساڵە بە شێوەیەکی خۆبەخشانە مۆزەخانەی کللتوری شاری لە قەزای کفری داناوە. ئەو گەنجە لەگەڵەوەی خۆی پیشەی مامۆستایە، بەڵام بە شێوەیەکی خۆبەخشانە ماوەی 10 ساڵە ماڵ بە ماڵ شار بە شار دەگەڕێت بۆی کەرەستەی کۆن و کللتوری بدۆزێتەوە بیهێنێت لە مۆزەخانەکەیە دایبنێت بۆی ئەو گەشتیارانەی کە سەردانی قەزای کفری دەکەن سەردانی مۆزەخانەکە بکەن ئاشا بن بە کللتوری کوردی و قەزای کفری. لە ساڵی 2014 وەکو دەستپێک دەستمان بەکارەکان کردووە لە مۆزەخانە، لە ساڵی 2015 ئیفتتاحمان کردووە. کۆی کەرەستەکانی ناو ئەم مۆزەخانە گەڕانی ماڵ بە ماڵ و شار بە شار و دێ بە دێ هەتاوە کۆم مۆزەخانەی لێ دروست بووە. تقریبان بۆ ماوەی 12 ساڵە بە بەردەوامی سەرقاڵی شوکارەکانی مۆزەخانەکە مۆزەخانێکی ئەتنۆگرافیکە لە پوریە. ئەو مۆزەخانە پرۆژێکی خۆبەخشیە بەندە بە خزمەتی خەڵکی شارەکە و بە ئەوەی کە کفری خاوەن مێژوو حەزارەتێکی تایبەتە کە تەمەنی لەسەروی 5,000 ساڵەوە بێ بۆ ئیسپاتکردنی هەندێک لەو دەلایلانەی مێژوو بۆ خزمەتی شارەکە مۆزەخانەیە ئامانج بوو لە دروستکردنی. مامۆستا سۆرانم پارچانە لەکوێ هێنی؟ ئەیان کڕی یاخود خەڵکە بۆ خزمەتی مۆزەخانەکە بۆ تێنن؟ وەڵاهی خەڵکی کفری مقەسر نین، زۆرێک لەو خەڵکە کەرەستەیە هەبووە لە ماڵان هێناوێتی، بەڵام توانم بڵێم لە 80 کەرەستەکانی ناو مۆزەخانەکە کڕینە. باشە، چی لە خۆی ئەگرێ مۆزەخانە؟ چەند بەش لە خۆی ئەگرێت؟ وەڵی بەشەکانی مۆزەخانە بریتین لە ژووری جلە بەرگە کوردەواریەکان، ژوورێک کە تایبەتە بە کەسایەتیەکانی ئەم شارەکە لە پیشەگەرەکانی ئەم شارە لە ناڵبەن و لە جۆڵاو لە قەزاز و لە بەزاز و ئەوانەی کە لە دێر زەمانە لە قەیسەری کفریا کاریان کردووە و لە بازاڕی کفریا هەبوون و بەشێکی هەر هەمان پرۆژە بەشێکی تایبەتە بە هونەرمەند و نووسەرەکانمان بە شاعیرەکانمان و بەشێکی تایبەتی هەیە بە ژووری وەزیرەکانی کفریکە کفری ناو زەندی شاری وەزیرانی هەیە، بەشێکی تر تایبەتە بە خەنەبەندان، بەشێکی مزگەرمان هەیە کە بریتین لە ئەوانەی کە لە مز دروستکراون لە ناو ماڵە و کەرەستەی کۆن و جیا لەوانە لە ڕاخەرەکان لە لێفە و لە جاجم و لە ئەرحەم و ئەوانە بەشێکی ناو مۆزەخانن و بەشێکی هەرە گەورەشی بریتین لە کەرەستە جوتیارەکان.